کتێبی ڕاستەقینە ڕێگای بێشومان لە بەردەم خوێنەرە ئاکاتەوە لەبەرەوەی وەک پێشووتر وتم خوێنەرەکانمان جیاوازە بۆیە هەر خوێنەرێک ڕێگەی خۆی هەڵەبژێرێ لەناو ئەم تێکستەیە یعنی کتێبی ئەلف بۆ من جۆرێک لە ڕێگەی تایە بۆ ژیان هەمان کتێب بۆ بەڕێزت جۆرێک لە ڕێگەی تری تایە نەک یەک ڕێگەی تابێ بۆ هەردووکمان کە ئەمە بەڕاستی ترسناکترین کتێبەکان بەلای من ئەوانن کە یەک ڕێگا پیشانی خوێنەرە دەن بۆ هەموو خوێنەرەکان بێگومان ینی جۆرێک لە دۆگما بەرهەمێنن چکە ناڵم هەمویان بە یەک ڕێگای ئاڕاستەکە بە یەک ڕێگەیە کە بەڕاستی ئەمە ترسناکە چونکە ڕێگەی هەمومان وەکو یەک نییە هەمومان هەر یەکە و شێوازی تایبەت ژیانی خۆمانمان هەیە جۆرێک لە ژیانەمانەوە بژین نەک هەمومان بە یەک ڕێگەیە بڕێن تۆ بیبیهێنە بەرچاوی خۆ دەگەر لە ناو شارێکی وەکو سلێمانیە هەر هەمووی نانەوە خانە بێ ینی هیچ دوکانی تریتیانە بێ ئەمە ئەکرێت ناکرێت یان ئەگەر هەر هەمووی شۆفێری تەکسی بێ ناکرێت بەڕاستی ژیان ناڕوە ئەگەر هەر هەمووی وەستای بینابێ ناکرێت یا هەر هەمووی نووسەر بێ دیسان ژیان هەر ناڕوە کەواتە ترسناشی ئەم جۆرە لە کتێب و ئەم جۆرە لە نووسین ئەوەیە کە ئینسان پاسیڤەکە ئینسان والەیەکە لە یەک پەنجەرەوە سەیری دنیا بکە لە کاتێکە دنیا دەتوانیت لە هەموو لایەکەوە سەیری بکەی لە هەموو لایەکەوە جوانیەکانی ببینی وەکو وایە کەسێک لە ناو ژوورێکا بێ تەنها نەک پەنجەرەیەک تەنها یەک کونی پچکۆلەی تیاوێ بتوانێت سەیری ڕووناشی دەرەوە بکە تەنها لەوێ بۆ خۆر ببینێت تەنها لەوێ و هەور و باران ببینێت بەڵام ئەگەر بێتە دەرەوە بچێتە سەربان دەبینێت دەتوانێت لە سەدان گۆشەوە سەیری دنیا و هەور و خۆر بکە بۆ یەک کتێبە ڕاستەقینەکان ئەوەن کە دنیات بەڕووە واڵاکەن و ئەتوانی تۆ لە هەموو لایەکەوە دنیا ببینی ژیان ببینی ڕێگەی خۆت بدۆزیتەوە تایە داهێنانەکانت گەشە پێ بدەیت